بابا بڕواتەبی بە چای خۆم دیتم ها و کابینەت لێ دیارە لێ پاقلەی دەفرۆشی. بەڕاستە؟ ئەرێ وەڵا بابا وەرە با بچۆرە. ئەها بابەت جان لێت دیارە ئەو خوشکە تاقانەکەمە لێرە خەریکە پاقلە و شلەغەمی دەفرۆشی. کوڕەکەش لینە بابا. کچم ئەوە چ دەبینم لێ روکانە ها؟ چیە بینی باوکێکیان سەربەرزیە بینی؟ ئەوە سەرشۆڕیە چۆن دەبێت کتیمین لەسەر جادە پاقلەی بفرۆشی ها؟ ئەوە کەی ئیشی ئافرەتە و ئیشی پیاوە تۆ دەیکەی. باوکە ئافرەتیش شان بە شانی پیا و بۆی هەیە ئیش بکات. نەخێر بۆی نییە ئیش بکە ئەوە سەرشۆڕیە لە بۆ من تێگەشتی؟ زمانی چەند درێژ بۆ بابا. ئێستا بە پێشم کەوە کچم گاڵە لۆماری. نایەمەوە. چییە؟ جوابی بابم دەدەیەوە مێردەکەت هەندە خۆش دەوێ خۆشەویستی بابت لەبیر کردیە؟ بەڵێ خۆشمەوێ و پشتی ئەگرم. کچێ وەرە لەگەڵدام با بڕۆین دەی. ڕاوەستە دلێت کچم مادام مێردەکەت ئەوەندە خۆش دەوێت ئەمن ئەوە ئاشام لێ کردی تێگەشتی بە هیچ نەوعەک نێوە. ئەمە هەر لە مێژە حاشام لە تو کردیە پیرۆزی مێردەکەت بی. بڕۆ بابا. ڕزگار ئەزانی چی بووە؟ چی بووە؟ قسە بکە چی بووە؟ ئەلۆ زين عاري وشك بحارسة بردن أوار هستا برياكال وهدو شان بحارسة بردن ئەزانم ویستم منیش ئەوە پێ بڵم نەمتوانی بۆ کوێ ئەڕۆی هستا تۆ بۆ حاڵەوە ناتوانی بڕۆی. دوای مانگێک عوسمانی برا گەورەیان چاوی بڕی بۆ سامانی برا کۆچ کردوەکانی لەبەر ئەوەی ژیانی هاوسەرگیری پێک نەهێنا بوو. بەپێی یاسا سەروەت و سامانەکەیان بەسەر ڕزگار و عوسمان و خوشکەکانی دابەشکرا. ڕزگار بەهۆی ئەو بەشە زۆرەی میراتی ژیانی گۆڕدرا و دەستی کرد بە کاری قوماش و دوای 6 مانگ خۆری بەختی هەڵهات و دەوڵەمەند بوو. کوڕی من حەزت لە چییە؟ حەزم لێیە هاوڕێکی هەژارم هەیە حەزم لێ بێ لەگەڵم یاری بکە لەناوی. بەسەر چاو بەیانی کە چی بۆ مەکتەب ژمارەکەی دایکی بێنە قسەی لەگەڵاکەم با بێ بۆ خۆتان لێرە یاری بکەن باشە؟ باش خەمت نەبی کوڕە خۆم داوەتشیان دەکەین و خزمەتشیان دەکەین باشە؟ لێکۆش یاری بکەن باشە؟ چاو کوڕی